دوای بڵاوبوونەوەی دیاردەی سەج بێلانە لە گەڕەک و کۆڵانەکان لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری هەولێر بڕیاردرا شەڵتەرێکی سەجی بێلانە دروست بکرێت. بەڵام تاوەکو ئێستا دیاردەی سەجی بێلانە لە گەڕەک و کۆڵانەکان چارەسەر نەبووە. لە تازەترین ڕووداودا گەنجێک بە ناوی ئەحمەد سابیر کە تەمەنی تەنیا 25 ساڵە بەهۆی پەلاماری سەگەوە جانی لێدەستدا. دەمەوێت گفتوگۆ لەگەڵ هەم خانەوادەی ئەحمەد سابیر بکەم و هەمیش زانایانی ئاینی ئاخۆ بزانم قسەی ئەوان لەبارەی سەجی بێلانەوە کە بۆتە دیاردەیەکی مەترسیدار بۆ سەر هاوڵاتیان چی دەبێت؟ کاک سابیر ئەمە پرسە و سەرخۆشیمان ئاراسی جەناب دەکەین خوای گەورە لەی شەهیدی بە قسمەت کرد بێ بەداخەوە حاڵەتە ڕوویدا چەند جاریشە لە هەولێر شتانە ڕوودەدا ماوەیەکە خەڵک وای لێهاتەوە ینی ئەمان نینە لەوێ منداڵەکەی بچێتە دەرەوە جەنابەت پێمان دەڵێ ڕووداوە چۆن ڕوویداوە پەیامت چییە بۆ حکوومەت لەسەر هەبوونی ئەوە مەسەگا بێلانەیە لە کۆڵانان کە بوونە مەترسی لەسەر ژیانی خەڵک؟ زۆر بەخێر بێن خدا خێرتان بنووسی بەڕاستی ینی وەختەکی زۆر خراپە بەس وەڵی ئەوەی کە ئەو قسەی دەکەم لە ڕای خوایە و لەبەر خەڵکە ئەو قسەی دەکەم خەڵک زۆر قەرەبارغە ینی خەڵک هەموو پێتاسایە ئەو کوڕی من نەبوو کوڕی خەڵک بوو ینی دری زۆر ساف بوو زۆر فەقیر بوو عمریشی 25 ساڵ بوو ئەو کوڕا بەخۆی پاسەوانی سنوورە ئەوە شەو بوو لە سەفەر هات بوومەوە گوتم تۆزێکی سعات بکەم پارم داوە نەکەتمە خەو بووکەکەم تەلەفۆنی کرد گوتی بابە گوتم بابە گوتی ئەوە ئەحمەد بگێ سەپڕی دای گوتم باشە وەرنە خەستخانەی ڕزگاری هینیانە خەستخانەی ڕزگاری بەخۆشم گەیشت مێوێندەر ئەوان پێشیوان گەیشتنەوان هینایەن دیتم برۆی ڕاستی سەپڕیدا بێ ئەلێرکوانە ئەتا ئێرکوانە ئەوەی کرد بوو شختەی کەش لێرەی بوو برینەکەی گچکە بوو بەس قۆر بوو ینی برێن ئەوها نەبوو خیندەی دەهات هەر دەستە ئەوەی بەدەزەوە بۆ ئەوها کلێن سوشتی واستە ڕێەوە وڵات چوینە خەستخانەی ڕزگاری لە خەستخانەی ڕزگار گوتی ڤاکسینمان هەیە بەس ئەمە لێرکوانە ناتوانین یەک ڤاکسینی لێ دەدەین بیبەنە ڕۆژ ئاوا لەوێندەر ئەوان جەرسەی لە بۆ دادنێن جەرسە لێ دەدرێتن بردمان لەوێندەر ڕۆژانە جەرسەیان لێدا ینی بۆ بزانم سێ مەرحەلە لێیاندا لە بۆیان دیاری کرد ئەو کاتی کە باز دەکەم شەوی عارف ئەو ڕۆژی عارفە بوو شەو بوو سمێنەی جێژم بوو من ئەو ڕۆژی بوو ینی هەتا ئێستا برین مشکلەی نەبوو جێژنمان کرد احتیادی چوون و هاتون و چەند لە مارێ بوو ینی هیچ کێشەی نەبوو هاتینەوە بەخۆی پاسەوانی سنوورە ئەستا چووە واجب لە ئاجۆمەران لەوێندەر چووە ئاجۆمەران لە واجب بوو لەوێندەر قالبی تێک چوبی هینایانەوە هاتەمارە دەگۆ سەرم تەقی بردمە سەیدەریەی بردیانە سەیدەریە بردیانەوە وەڵا هیچ عیلاجی نەبوو کەسی ڕۆژێک کەش بەخۆم بردمە تەواری لە تەواری شەوێ هەتا سبێنێ لە دیاری بووم طبعاً سێ وەڵی ئەگەر لێم نەبتە مبالەغە یان سێ ڕۆژ یان چار ڕۆژ نەشەو نەڕۆژ نەنووست یەک دەقەش نەنووست ئەو کوڕە نەنووست ژانی هەبوو هەردێک پشتی سرم تەقی لەبەر چاوم وەک چێشکی هەردەپەڕی ئەتاوەی لێ هات یعنی لە تا ئەوەی ئەوەندە چاوەکانی خێر بوو لەبەر چاوی خۆم سەبر چاوی خێر بوو دوێ ئەوە برین لە تەواری هینامەوە تا سبەی لە دیاری بووم هەستام گواستمەوە هینامانەوە مارێ بردمان نەکن دکتۆر ئیسرا هەیە خوا بالا دەستی بکە ئیشاڵە خوای گەورە سەرکەوتوی دەکات دکتۆرەکی چاکە ینی بەڕاستی بردمانەکەنی لەوێندەریش تەماشای کرد و فاسی کردەوە لەگە داچی و برایەکانی چوو بوو یەک دوو جیرانی کەش دەگەری چوو بوون لەوێندەر وەڵا ئەوە ینی هەتا فەقیرەی وەڵاهی ینی پارەکەشی ڕەت کردبەوە گوتبی بیبەنەکن دکتۆر ئازاد ئەنوەری ئیسارە بردیانە وێندەر فاسی کرد بوو گوتبی بڕۆ داخیلیکەن داخیلمان کرد لە ڕزگاری لە تابق 5 وەڵا برین ئێوارە بوو داخیلمان کرد سبەی دکتۆرەکە سعات 9 گەیشتەوێندەر سعات 9 گەیشتەوێندەر تەماشای کرد فاسی کرد و بینەوە بەردە گوتیەوە ئیشاڵڵەوە وانە بەس جێی کەربەی سەگ بیتن زۆر مشکلەیە یعنی بە ئاشکرا پێ گوتم گوتی ناچیتن
الحمد لله وشكر لما قرن والله هو دوم من دارما او دوم يچان لبي صاري يچان 25 احمد محمد يان روي احمد يجدو روي الحمد لله وشكر هر دو چان بكار سات يچان كجرا يچان اوسك هر دو چان كار ساتا والله يعني حكومة حقوية يعني براستي بخو ما انا حكومة ما هالبجاردية والله حقوية اورشي تاو لو ملتي بداتوا سجي بيلانا بصة يعني من صق يعني زور خلشي شيء لبيش ماري خواردني ذات الصق والله قورتني غلطة صق خواردني بدني يعني ناكري اتو كاك كونو كائنات لبو خدمتي انسان داندرايا كونو كائنات خواي قورة درك يعني يك نفر يك شخص بكجري يعني لا تقداني كعبي قورة ترى كونه كان لبو إنسان داندرا صق سيا صجي بيلانا صجي هار خراب حق ويل ناو بردري والله حق ويل يعني لجني فتواش ما مستياني آيني والله حق ويل باز بكن خلق بخيوي النكاتن أوي كزاري هي بيكجري كاكا والله كشتن يعني مروف زور لصق قورة ترى يعني ناكري بابا اجل دوستن سرسرم سرتاوم بابتي لناو ماري خوي بخيويكا باني كاتب برا لبو خلق هم يستاك بخوم اسبي بخيو دكم اسبم هي تن اسبكم هي والله اسبكان يعني ودكم خواردن لدي يخون بجيريتو لديوي يعني اسب باش تشوا بخيو بكن يعني زاري نبي زارو زياني نبي بيسترين شد يعني هالسنه بيتن او فيروسي كسك هيتي يعني بلاو بيتو ولا بهر كساتشي ام كوري قوم بري كردي نوي ما مالتي بكم قلت انا نبي مالتي بلا بوري فاليوسي والله باكم بخومني بس من دارم هيا شش من داري كم هيا هشت من دارم هي ودوم روي شش مايا الحمد لله وشكر والله بنا شكري جبناري والله شكرم بس والله او دوم زار زرقم دسوتي تاول عقبتي دكم نبوه يك سيارة هبيتن لشالتري اويش تلفون لبو كرديه قلتي والله سيارك عاطلة بيك نفري ناكري صجي بقريتن فقيري هاتي والله ناوي سنقرة كرشي تاكا ذرب من سنبارتا يعني بس ناكري عكمد والله ذبي غمتشي تاو لو موصعي بخوا كاكا زرجي من سوتابات زرجي كسيت كنسوتي يا ربي خواي قورك اوي امن ديتم كزني بيني ناكري دووبارە لە چەند ڕۆژەما بڕی داوەتەوە خەڵکی دیکە ئەمە تا چەند ڕاستە لەو دەوروبەری ئێوە تۆ ئاگاداری شەشی هەیە یاکە بڕوان پێ بکە واللهی بەخۆم هاتیمەوە مارێ شەو بووە واللهی زیاتر لە 50 سەم پێکەوە دیتە یعنی خوای گەورە پێ ئاگادارە ئەوە بەخۆی پاسەوانی سنوورە ئەو ینی حکوومەتیش ینی هەموو هاتیە ئەمووی هاتە سەرخەت کوڕی ڕۆی بەمن سەجی بێلانە لە گەڕەشی هەولێری نوێ بەتایبەت ئەوەی کە خۆت بینی وتە یاخود سبەینان یاخود ئێواران یان شەوان کە دەیبینی والله زۆر دەمێن مارمەکەم مزگەفتی بێراوەیە سبەینا کە دەچم زۆر ڕاستی هەبێتام زۆرە خاصە زاوزیان گەلە زۆرە والله گەبن بڕبڕکی گەلک باشە سرعەتەن ئەو گەنجە نازدارەمان لە دەستدا سەعبی دوو من دارانە تازە دووسارە ژنی هینایە گەنجێکی ڕێک و پێک بەسێکی بێلانە لە ناو بچی گەلک ناخۆشە ڕاستی دڵتەزێنە زۆر ئەگە پێمان خۆشە لە حکوومەتی بنبڕ بکرێ سەرعەتەن هەموو دڵتەزێنە ڕازی ئەو گەنجە نازدارەمە لە دەست ئەوە لەو بنەمارەوە دوو کەس لە جانیان لە دەستدا پێتان وایە حکوومەت چی بکات لە ناویان بەرێت یاخود دەرزیان لێ بدا یاخود دووریان خاتەوە لە شار واللهی دەبی دەرجان لێ بدەنە زۆرچیان بکە ئەو هەموو زاوزەیە دروست نەبی دووش هەڵیان گری بیان باتە جێکی ئەوی مایە ئەوی ما بیان باتە جێکی جەنابتان وەکو مامۆستایەکی ئاینی چۆن لەو بابەتە دەڕوانن و مسلمانان چۆن بتوانن خۆیان بپارێزن یاخود چی لەسەر حکومەتولیانی پەیوەندیان پێویستە بەنای خوای گەورە و میهرەبان سڵاو لە پێغەمبەری ناسدار عەلەیهی سەڵات وسەلام خوا گەورە پاداشتی ئێوەش داتەوە حەقەتەن ئێمەش ئاگادارین یعنی زۆر و کەم لە چەند شوێنێکی شاری هەولێر و کۆمەڵێک بەتایبەت لەو گەڕەکانەی کەوا
دوور لە ڕووی بەڕێستان و هەروەها بینەران کۆمەڵێک سەکە گڵ بوونەتەوە خڕ بوونەتەوە ئازارێکی زۆری منداڵانیان داوە بچینی گەنج ئەوە گەیشتە ڕادەی ئەوەی تەمەنی 25 ساڵیش بەخۆ بگرێتن. ئێمە دیارە تەبعنۆکو ڕوانگەی شریعەتی خوای پەروەردگارەوە حکمی شەرعی و هەموو شتێکی داناوە و بەیانی کردووە حتا لە ئەحکامی حیواناتیشدا چی کوشتنی حەلالە و چی کوشتنی حرامە. دیارەگە تەمەشا بکەین لەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەست پێ بکەین ئەم سەگانەی کە هارن کەوا گەز دەکەن و هەروەها دەبنە مایەی ئەوەی هەراسانکردنی خەڵکی نەتوانی لە جادەی بڕوا لە کۆڵانێ بڕوا منداڵ نوێری بێتە دەرێ کە پڕی بداتێ و لە تو پەتی بکاتن و هەروەها لە ئەنجامدا ئەو هەموو دڵتەنجی مەساتە گەورەی لێ بکەوێتەوە کە بە مردن کۆتایی پێبێتن بە گەستێنی ئەم سەگە هارە و بەڕەڵایەنەی کەوە لە کۆڵاناندا کەوتووە. طبعا لە ڕوانگەی شریعەتی خوای پەروەردگارەوە چەند ڕێگا و یاسایەکەیە ڕێسایەکەی لە بۆی دانراوە لۆ هەر ئاژەڵێکی لۆ هەر حیوانێکی مؤذی واتە ئەزیەتدەر زەرەرگێنەر کەوا ئەمری پێغەمبەریشی لەسەرە صلی الله عليه وسلم کە پێنج شت ئەگەر هاتوو حتا کو ئینسان لە بن بەرجی ئیحرامێدا بوو ئەگەر بێت و لە ناو کەعبەی مشەڕەفەش بوو ئەو پێنج شتەی بکوژن و پێغەمبەری خوای ساسەنم بە فەواسق ناوی هیناینە فەرموویتی فەقتلوا الخەمس الفەواسق یعنی ئەو پێنج فاسقە بکوژن وەکو مشک وەکو مار وەکو دوو پشک وەکو سەگی هار وەکو ئەم قەلە ڕشکە کە هەیە. ئەو جاریەک لاوانە کە کەلبی عقوورەکە و بابەتەی بەڕێزت کە ئاراستت کردوین و پرسیاری لێ دەکەی ئێستا ئەو سەگی هارە بۆتە مایی ئەوەی خەڵکی هەراسان کردووە بەڕاستی. یەکەمین شت ئەمە دەڕێن چەند ڕێکی دەبی بگرێتە بەر لەسەر لایانی پەیوەندیدار وەکو حکوومەت بەتایبەت کە حکوومەت بەڵێ ئێستا شلتەرەشی دروست کردووە و لە دەرەی شاری هەولێر بەتایبەت ئەمە کە باسەکەین کەوا جێیەکی کردوتەوە بەڵام نەبۆتە مای کۆتایی هاتن بەو هەموو ئەزیەت و ئازاری کە بە خەڵک دەگاتن کە ئەم هەموو خەڵکە ڕۆژانە تووشی ناخۆشی و ناڕحەتی و هەروەها دڵتەنجی دەبێ بەهۆی لە دەستدانی منداڵوکان و جگەر گۆشەکەیەوە. بۆیە ئێمە یەکەمیشت دەڵێن ئەگەر بێت و حکوومەت بۆ خۆی هەر بستێتن بە کۆنتڕۆلکردنی ئەو وەزعی بەڵام بە شێوازێکی کۆتایی پێهینان ئایا ئەمجا ئەوە زیاتر شلتەری بۆ دەکاتەوە و لەوێن دەری حجزیان دەکا نێرومەیەکانیان لیک جودا دەکاتەوە بۆ ئەوەی زاوزێنەکە یاخود ئەوە تێ بە هەماهەنگی لەگەر لیژنەی فتوا کە قسەی دەکاتون و هەست دەست دەکات بە کوشتنی ئەمە ئەوە وەکو خاڵی یەکەم وەکو میوانسانی ئانی پێمان خۆشە حکوومەت بەڕاستی ئەو شتەی بەجددی وەربگرێتن و بە دووداچوونی بۆ بکاتن بۆ ئەوەی چی دیکە نەبیتە مای هەراسانکردنی ئەو خەڵکە و لە دەستدانی ڕۆڵەی ئەو وڵاتە و ئەو نیشتیمانەی بەو شکل و شێوازەی کە ئەم سەگە هارانە پەلاماریان ئەدەن و لە نەتیجەدا لە کۆتاییدا دەبێتە مای دڵتەنجی و هەروە لە دەستدانی جەرگی ئینسان. ئەو جەرخاڵی دووەم ئەوەیە کە بینە سەر فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یعنی پێمان وا نەبی کە کوشتنی سەگ کە شتێکی هەندە گەورە و هەندە ئەوە بێ بەڵێ پێغەمبەری خوای سەڵات وسەلام فەرموویتی لەولا ئەن الکیلاب ئومەة من الأمم لأمرتم بالقتل ئەمرم پێدەکردن بە کوشتن بەڵام لەو لاشدا عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ پێغەمبەر سەڵات وسەلام ئەمری پێکردین بە کوشتنی سەگی حتا گەیشتە ڕادەیەوەی دەستمان پێکرد بە کوشتنی سەگی ناو شاری مەدینەی یعنی لە دەرەی شاری ئافرەت هەبووە سەگی پێ بووە لە ڕێ دوور کە هاتووە لێ ماستاندۆ سەگەکەمان کوشتووە. خۆم حەدیسانە واریدە بڕۆ هەموو مەزاهیبی فقهی بە ئیمامی شافعیشتەوە بە ئیمامی مالیکتەوە بە ئیمامی ئەبوو حەنیفەتەوە بۆ ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەلتەوە هەر هەموو باسییان لێوە کردووە یعنی دەڵێ هەموو سەگێک کوشتنی جائیزە بە تایبەت مؤذی بیتن حتا قسەیان لەسەر ئەوەی کردێ کە منفعەتی نەبی کە سوودیشی نەبیتن دروستە کوشتنی ئیلا ئەو سەگانە نەبێتن کەوا میسانن پێی دەگوترێ ئیسەید کەوا ڕاو دەکا یان ماشیە یان ئیمە ڕووماڵاتی هەیە کابرا کە لەگەڵی ئەوتکە یا ئیزراعەتی کە پاساوی پێ دەکاتن حرەسیات پێکە لەوەی ئەو زار ڕەئیان هەیە کەوا بکوژدرێش یان نەکوژدێ یعنی حکمی شەرعیەکەی کوشتنی جائیز یان جائیز نییە لەوی دەرن کەڕاهەتی هەیە کوشتنەکەی کەڕاتەکەش تەنزیهیە تەحریمی نییە یعنی ئەگە هەموو تەمەشای فتوایەکان نشم کردو تەمەشای دەکەی کە دەخوێنی و باسەکە یعنی بە تایبەت ئەو سەگە هارانەی کە ئەزیەت و ئازاری خەڵکی دەدەن هیچ گومانی تێدانیە کوشتنی حەلالە و دروستە لۆ چونکە تەمەشاکە مەقاسیدی هەرە گەورەی ئیسلام لۆ چه هاتووە ئەو مەقاسیدی ئیسلام بەتابەت لۆ حفزی پێنج شت هاتیە حفزی ئینسان یەک لەوانەکە حفزی ئینسانە ئینسان زۆر گەورەترە زۆر تەکریمی گەورەترە لەخوا لە تەکریمی حاشک لە ڕووی بەڕێسان سەیەکی ئەتۆ ئەوەندا میسانن
سەیەکەوە مۆڵەت بدرێ و بە کەیفی خۆی زەرەر و زیان بگەینی بۆی ئێمە لە ڕوانگەی شریعەتی خواوە دەڵێن یەکەمی شت لەسەر حکوومەت واجبە کۆتاییان پێبێنێتن حتا بە کوشتنیش بیتن هیچ مانعی نییە و دروستە ئەو سەگانەی مؤذین بە تایبەت کە بەڕڵان لەناو کۆڵانەکان هیچ شکوکمان تێدانی ئەزێت و ئازاری خەڵکی دەدەن و مەدەڕە منفعیان نییە و دووەمین شتیش ئەو جار ئەگەر حکومت بۆ هەر ناسێ دەبێ خەڵک بۆ خۆی لە گەڕەچی و لە منتیقەی هەر بستێتون و پێکەوە کە زانیان جارێک دوو کە هیچ وەڵامێکیان دەست نەکەوت لۆ کۆتای پێهێنانی بەو زەرەر و زیانە گەورەی لەلایەن سەگەوە کە بە منداڵەکانیان دەگاتن دروستە بەخۆیان هەڵبستون و کۆتای پێبین و بیان کوژن هیچ گونەحباریشی تێدانی و بەڵکم ئەمرەکی شریعەتی ئیسلامیشان جێبەجێ کردێت کە پاراستنی حیفزی نەفسە و هەروەها لە یەقەکردنەوەی شتێکی مەدەڕە و هەروەها پەلاماردار و کەلبی عەقوورە. سەوار بە سەدی بێلانە و سەدی هات مەدرسەکانی بۆ سەر مرۆڤ چی و ئێوە وەکو پزیشک ڕێنماییتان چی بوو سەدی هات؟ سەرەتا دەستخۆشی لە کەناڵەکەتان دەکەم وەکو ناحیەی ئەو سەگانی کە بڕەڵانە لە زادەکان هەنا لە ناو گەڕەکەکان هەنا چەندین مەترسی و نەخۆشی دەگوازنەوە و مەترسی هەیە لە سەرجیانی مرۆڤ یەک لەوان ئەگەر هیچ نەبی لە ڕووی ترساند و دەرونیەوە خەڵکیان مندار شتیوا لێ دەترسێن و هەندێک نەخۆشی هەیە لە ڕێ ئەو سەگانە دەگوازرێتەوە هەیتمان نەخۆشی ڤایرۆسیمان هەیە نەخۆشی هاری سەجی پێدەگوترێ کە مەترسی لە سەرجیانی ئەو کەسە دروست دەکات کە سەگەکە برنگەزە لێ دەدا و نەخۆشیەکی مشەخۆریمان هەیە کە توورەگەی ئاوی پێدەگوترێ ئیکانۆکۆکەس گرانیۆلۆزە کە لە ڕێگەی پیساییەکەی دەگوازرێتەوە دەستە سەر ئەو ڕۆکوشتانی کە لۆ خواردن بەکاردێ ئەو سەوزەشتانە ئەو گژوجیانە توورەگەی ئاوی پەیدا دەکات و نەخۆشیی بەکتریایشمان هەیە لیپتۆسپایرۆسس کە هەم لە ڕێگەی لیچی دەوی و لە گازکردنەوە دەگوازرێتەوە هەم مەترسی لەسەر ئەو کەسە پەیدا دەکە کە گازی لێ دەگری. ئەڵمای ئێوە چی بوو ئەو کەسانی کە سەگی بەرەڵام دەبێتە مەترسی بۆ سەریان یاخود لەگەڵ کۆڵانەکانیان تایبەت ئەوانەی کە منداڵن یاخود ڕداتە منداڵەکان یاخود مەترسیە بۆ سەگەڵ کۆڵانەکان. وڵی ڕێنماییەکە یعنی هەتا دەکرێت ئەو خەرکانە خۆیان بە دوور بگرن و شتە چکە زۆر لە ناومە باوە برێن خواردن کاتەکە لەسەر سفرەی دەمینێتەوە زۆربەی لە نێزیکی مارەکان دادەنێن دەدەنە سەیەکان سەیەکە بەعادەتی خۆی فێر دەبی هەر بێتەوە ئەو جێی نانی لێ بخوانی لێن دەرکە تێر بووە دووبارە دەگەڕێتەوە ئەو جێی بەس ئەگەر بکرێ ئەو خواردنشتانە لە جێکی دوور فڕێدەن لە دووری ناو مارانبی لەوێن دەرسەگەکان زیاد فێر دەبن دەستنەوێندەر ئەو لە ناو مارەکان دوور دەکەوتەوە بەنسبەت کۆنتترۆلکردنی ئەو وەزعی کە ئەو سەگە برێن بەڕەڵایەنە زۆرن زیاترەوە ئەرچی حکوومەتە بەڕاستی کە شلتەر ئێستا لە هەولێرە شلتەر هەیە و چەند ڕێکارەکەیە کە یەک لەوانە نەزۆکردنە کە دەبتا برن ڕاگررتنی برن زیادبوونی ژمارەیان ئەو سەگە بێلانانە و چەند ڕێگە چکەشەیە کە ڕێگری دەکات لەنا برن گواستنەوەی نەخۆشیەکان یەک لەوانە ڤاکسینکردنیانە بە ڤاکسینی هاری و ڤاکسینە چکەشی لەگەرەکەم ئەو نەخۆشیەکە باسمان کرد لیپتۆسپایرۆس زۆرە بەکتریایەکە لەناو ڤاکسینەکەیدا هەیە ڕێگری لێ دەکات لە براوبوونەوەی ئەو نەخۆشەی و پێدانی حەبی دژی کرمی هەیە کە ڕێگری دەکات لە براوبوونەوەی توورەگەی ئاوی ئەگەر ئەو ڕێکارانە بکرێ وە دەکەیانی بە شێوێکی بەرچاو برێن خۆمان بپارێزین لە براوبوونەوەی ئەو نەخۆشیانی کە بەهۆی سەجی بەڕەڵا تووشی مرۆڤەکان دەبی. ئەو حاڵتانێکەوە سەگ وەک بە شێوەشی گشتی لە هەرێمی کوردستان بەتایبەت لە شاری هەولێر بۆتە مەترسی بۆ سەر مرۆڤ ئێوە وەکو ئاژەڵ دۆستێک چیتان هەیە بۆ بابەتی چارەسەری مەترسیەکان بۆی کە چی دیکە سەگ نەبێتە مەترسی بۆ سەر مرۆڤ و گیانی مرۆڤ پارێزراوە بێت؟ طبعا بەخێرات نێوە دەکەین ئێمە کوڕەخرا ئاژەڵپەرێزی کوردستان هەموو کات زەختمان لەسەوە کردێتەوە کە سەجی بێلانە کەم بێتەوە لە شەقامەکان و هەروەیشمان لەسەرەوە بابەتە کردووە بە جددی بەڕای ئێمە بەڕای ئاژەڵ دۆستان بەڕای هەموو ئاژەڵ دۆستانی کە ینی بەدڵ و بە گیان ئاژەڵ دۆستن باشە کە سەگەکان لە شێڵتەرێک کۆ بکرێنەوە نەزۆک بکرێن دووبارە بگەڕێنەوە شەقام ئەوە تاکە چارەسەرە بەڕای من هیچ کاتێک کوشتن و لێدان و ئازاردانی ئاژەڵەکان هیچ کاتێک چارەسەر نییە ئێمە قەت لەگەڵ ئەوەدانینە هیچ کاتێک هیچ مرۆڤێک پەنجەیەکی بریندار بێتن و یعنی ئازار بچێشن بەڵام ئێمە ژۆک و ئاژەڵ دۆستەکان دەڵێن بە ئاژەڵەکان
نەزۆک بکرێن و بگەڕێن و شەقام ئەو تاکە چارە سەرە ئەمە هەموو کات گوتومە ینی من وەکو خودی خۆم دەڵێم ینی هەموو ئەگە قەزەی سەگ بێ هەموو سەگەکان بە قوربانی مرۆڤێک بێتن چکە مرۆڤ زۆر گەورەی خی گەورە کە ئینسانی دروستکردو زۆ بە گەورەی دروستی کردو هەموو کاتێک بە گەورەی باسی کردو هەمووشی لە خزمەتی مرۆڤ دروست کردو ئەو گردردونی لە خزمەتی مرۆڤ دروست کردووە بەڵام دەبێتن ئەوە تا ئاخر ڕێگە چارەیە کە سەگەکان کەم کرێن نەزۆک بکرێن و بگەڕێن و شەقام لەو حالاتە پڕدانیان نامینێ عپینیان نامینێک هیچ کێشەیان نامینێتن. ئەو چارەسەرانەی کە جنابەت باست کرد تا چەند دەکەوێتە سەر ڕێکخراوەکان تا چەند دەکەوێتە سەر حکوومەت بۆی کە جێبەجێیان بکەن بەخۆی با ئێمە لەو بابەتە ینی بە هەڵە نەڕۆین ڕێکخراوەکان هیچ کاتێک ئەو ئیشی ئەوان نیە هەموو کات ڕێکخراوەکان ئیشیان هۆشاری بڵاوکردنەوەیە ئیشیان ئینقاسکردن نیە ئیشیان عملیاتکردن نییە ئیشیان ئەوە نیە سەکەم بکەن لەسەر شەقام باشە لەگەڵ ئەوەشدانی مەسەجی زیاد بکەن ڕێکخراوەکان لەسەر شەقام تەماشا دەکەی زۆر کەسێ ماشەڵڵا ینی لە زیاتی سەگ کەم کاتەوە سەجی زیاد دەکە باشە ئەگەر هەر کەسێک شێڵتەر دابنێ دەبێ غورفەی عملیاتی هەبێ با غورفەی عملیاتی هەبێ با حکومەت هەر کەسێک کە دەڵێ من ئاژەڵ دۆستم دەبمە ڕێکخراوە ڕێکخراو دادنێم با تەنها ڕێکخراوێک تۆمان نەکە بەناو باشە با دەست بکاتن بە نەزۆکردن یعنی سەگەکان کەم بکرێنەوە بە شێوازێکی جوان بە شێوازێکی تەواو پرۆفشناڵانە ئەوە تاکە چارە سەرە بەڕای من.